ئەو شتە مەرج نییە ئیلا لە دینە، چونکە براینە دنیایش هاوکاری ئینسانەکە بۆ دین، یعنی سە توش زۆر شت هەیە لە ماڵە هەر ئیش ماڵە، ئەگەر ئەو ئیشە لە ماڵە مەزبوط بێت بۆ دینەکەتش باش. بەڵام ئەگەر ئەوە بێهێز بێ، بۆ نمونە تۆ ئامێرەکانی ساردی و گەرمی، ئامێرەکانی ساردی و گەرمی ئەگەر لە کاتی خۆیان نەبێ تەسیرەکە لە صحەتی ئەهل و بەیتەکەت، لە خۆت و ماڵ و مناڵ. ئەگەر تەسیر بکات لە صحەتی ئەهل و بەیت، بۆ نمونە تووشی هەڵامەت بێ، هەر هەڵامەتێکی باسیت، باسی ئێش و التیاباتی کلیە ناکەم و گورچی لەو، باسی ئەو هەموو نەخۆشیە گەورەکانی تر ناکەم، باسی هەڵامەتەکەم، هەر هەڵامەتێکی بەسیط بۆ تەمانە ئەوە ئەم پیاوە چەندێکە ماوەیە چەندێکە ناتوانێت بێ بۆ دەرسەکانی مەشغوڵ لە سەری قاڵە فکری، لەوانەیە ناتوانێت بێ نوێژی جەماعەت، لەوانەیە وانە یەکەوا بوو زەرەری هەبوو بۆ دینەکە. یعنی تۆ ئیشە دنیایەکە جاری وا هەیە یارمەت چەندێک بۆ دنیا باشە، بەڵام بۆ قیامەتیشە چاکە، زۆر گرنگە بەڕێزان. یعنی تۆ ئیساگەر مناڵەکانت خوێنەوار بن، ئەگەر کێشەیەکیان هەبێت تۆ کتێبێکی پێدەی بیخوێنێتەوە، بەس ئەگەر مناڵەکانت خوێنەوار نەبن، نەخوێنەوار بن، یەخن مشکلەیەکی زۆر گەورە تۆ چۆن تێگەیەنی؟ یعنی زۆر زەحمەتە، یعنی کەسی نەخوێنەوار تێبگەیەنی لێت تێناگە. بۆیە شتە دنیایەکان کە خوێنەواریە سوودەیە بۆ قیامەتیش. بەڵێ وإذا تعارضت منفعة الدين ومنفعة الدنيا فقدم منفعة الدين. هەر کاتێکیش ئەگەر دین و دنیا دای لە یەک، جاری وا هەیە دا لە یەک، تۆ خەریکی ئیشی دنیای سەیرەکە ئەم ئیشە دنیاە دای لە ئیشە دینەکەت، دینەکە بخەرە پێش. لأن الدين إذا صلح صلحت الدنيا، أما الدنيا إذا صلحت مع فساد الدين فإنها تفسد. أجر دين سلامت بو، صالح بو، دين لا تشاكيا بو، دنيا شاككه. بلام أجر دنيا لا تشاكيا بيو دين تياتشو بخوا أو قرب سرت، يعني أول تأكيد دنيا كاتيش برو خرابية شيء، بس تو آجات لخود نية. كوابو تشاكي دنيا تشاكي دين تشاكي دنيا إيشه. بلام تشاكي دنيا لكاتك كدين خراب به أو نقبتية ضل نيابة أو دنيات شتياتي، ضل نيابة دنيا كشتياتي.